ئێستا وەک لە سەر شاشەی کەناڵ 8 دەیبینن بە پەلەیەک هەیە ئەویشەوەیە کە مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبۆتەوە. من باس لە دۆخی سووریا و ڕۆژاوای کوردستان دەکەم. میوانێکم دەبێت ئەو هێرشانەی بەردەوام تورکیا ئەنجامی دەدات دەیەوێت چی بەدەست بێنێت؟ بۆچی لە ئاسێرشەکانی تورکیادا ئیدارەی نوێی سووریا بێدەنگە؟ بۆچی وڵاتانی نێودەوڵەتی و ئەمریکا بە تایبەتی فشارێکی ئەوتویان نەکردوتە سەر تورکیا بۆ ئەوەی هێرشەکانی تورکیا بەو شێوەیە بەردەوام نەبن، وەکو لە هەواڵەکانیشە ئاماژەم پێکرد کە بەردەوام هاونیشتمانیان هاوڵاتی سڤیل دەکرێتە قوربانی. بەڕێز هیوا خۆشناو شتۆڤەکاری سیاسی لە بەلجیکاوە میوانم دەبێت. سوپاس کاکیوا کە لەگەڵمانی سڵاوت لەبێت. دەمەوێ بە دیاریکراوی پرسیاری ئەوەکەم ئامانجەکانی تورکیا لە سووریای نوێ چییە؟ تورکیا دەیەوێت چی لە سووریای ئێستادا بەدەست بێنێت؟ سەرەتا سلااو ڕێز بۆ ئێوە، سوپاس بۆ ئەو دەرفەتە، سلااو ڕێز بۆ بینەران و کارمەندانیشتان. هەروەکو ئێمە دەزانین تورکیا بەر لە ڕوخانی ڕژێمی ئەسد سێ ئامانجی سەرەکی هەبوون. ئەوانەش بریتی بوون لە گەیشتن بە چارەسەریەکی سیاسی لەسەر بنەمای بڕیارنامەی 2254 ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکان. لێرەدا مەبەستی ئەوە بوو ئەو لە ئەو لایەنە ئیسلامیانەی کە نزیکی تورکیانە کە زۆربیان ئەو کاتە بە تایبەتی هەر هەمیان پابەندی تورکیا بوون، نزیکی تورکیا بوون. تەنانەت هەیەت و تەحریر شامیش ئیتر ئۆکسجینەکەشی لە تورکیاوە بۆ دەهات. ئەمانە دەیویست داخلی پرۆسەی سیاسی بکە. ئامانجی دووەمی تورکیا ئاسانکاری بوو بۆ گەڕانەوەی ئاوارەکانی سووریا لە وڵاتەکەی کە بەردەوام دەبنە بارێکی قورسی ئابووری. لە هەمان کاتدا بوونەتە کەرستەیەک بۆ سیاسەتی ناوخۆی تورکیا و ئەمە مەترسی لەسەر بێقای ڕژێمی ئێستای تورکیادا ساز دەکات. ئامانجی سێمینیشیان هەروەکو دەزانین بە پێی ئەوان دابینکردنی ئاسایشی نەتەوەی تورکیا بوواتە نەهێشتنی هێزەکانی یەپەگە کە ئەوان بەشێک لە پەکەکەی دەزانن. بەڵام ئێستا هەڵو مەرجەکە هەندێک گۆڕانکاری بەسەردا هاتووە. ڕژێمی سووریا نەماوە، ئەمانەی باسم کردن بەر لەو سەردەمانە بوون کە ڕژێمی سووریا لەسەر لە لووتکەی دەسەڵاتدا بوو. ئێستا کە ئەمانە نەماون و لە بۆ هەر سێ خاڵیشدا لە ڕاستیدا ئەگەر تورکیا بیهەوێ هەر سێ خاڵیش تاڕادێک بەدی هاتوونەوە یانی زەمینی بەدی هاتنی ئەمە هاتووە. هەروەکو دەبینین ئیتر چارەسەریەکی سیاسی لە سووریادا هەیە، ئەمە دوور و درێژ دەکێشی یان ئەمە بابەتێکی دیکە. لە هەمان کاتدا ئەگەر بێت و ئارامیەک لە سووریا ساز ببێ و تورکیا بیهەوێ ئەو ئارامیە تێک نەدا، ئەوە ئەکرێ ئابووری سووریا نوێ بکرێتەوە، دەوڵەمەند بکرێەوە، ئەو کاتە ئاوارەکان دەگەڕێنەوە. لە هەمان کاتدا مەسەلەی یەپەگەشت بە شێوەیەک لە شێوەکان بە ئاوێتەبوونی لەگەڵ سوپای نوێی سووریادا ئەکرێ ئەمە چارەسەر بکرێ. بەڵام ئامانجی گەورەی تورکیا لە ئێستادا ئەمەیە، یعنی تورکیا لە ناو خۆدا ڕاستە ڕایگشتی وەها فێر کردووە، وەها ئامادە کردووە کە چۆلەکەیەکیش لە سووریادا ناتوانێت بەبێ ئیجازەی تورکیا بفڕێ. بەڵام تەماشا دەکەین لە ساحەکەدا کۆمەڵێک ئاکتۆری زۆر گەورەتر لە تورکیا لە ساحەکە هەن، فەڕەنسا، ئەمریکا، بەریتانیا، ئیسرائیل و لە بواری ئابووریدا کۆمەڵێک ئاکتۆری دیکە هاتوونەتە ناو ساحەی سووریا کە مەبەستمان وڵاتانی کەنداوە بە تایبەتی سعودیا و ئیمارات و تەنانەت مەسریش. ئەمانە کۆمەڵێک کارتیان لەدەستدان لە بواری هێز و لە بواری ئابووریشەوە کە لە دەست تورکیا دانی. بۆیە تورکیا لەمە دەترسێ ئەم استراتیژیە دوور و درێژەی کە هەیەت، یعنی ئەم سێ خاڵانەی کە باسم کرد ئەمانە استراتیژی کوردخایەنن، بەڵام استراتیژی درێژخایەنی تورکیا ئەمەیە کە یەک چەمکی میساقی ملی بەلای تورکەکان، تورکە ناسیۆنالیستەکان زۆر گرنگە ئەوان دەزانن میساقی ملی وەکو ئەوان دەیانەوێ نابێ، یعنی حەلەب و ڕەقا و هەتا وەکو کەرکووک و مووسڵ بخەیتە سەر سنووری تورکیا ئەمە نابێ. بەڵام ئەوان ئەڵێن دەبێ تورکیا گەورەکە، یعنی کە ناویان لێ کردو تورکیا گەورەکە دەبێ بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر سنوورەکانیشی نێنە سەر تورکیا لەو بەری سنوورەکانی تورکیا تورکیایەک هەبێ
کە لە ڕووی ئاسایش و لە ڕووی ئابوووریەوە لە خزمەتی تورکیا دابێ. ئەمە استراتیژی دوور و درێژی کەوەسەوە استراتیژی دیکەشیان بێگومان خەتی وزەی قەتەر تورکایە بۆ ئەوروپا کە بەشێکی دیکەی پرسیارەکەمەوە بوو تورکیا ینی بەردەوام هێرش دەکاتە سەر ڕۆژاوای کوردستان و لە ئاسە هێرشانە ئەوەی دەبینرێت حکوومەتی ڕاگوزەری سووریا حکوومەتی نوێی سووریا بێدەنگە هاوکات فشارێکی نێودەوڵەتی گەورەش نابینرێت بۆ ڕاگررتنی ئەمێرشانە ئەمە بۆچی؟ یعنی بێگومان ئەمە بەنسبەت حکوومەتی سووریا حکوومەتی نوێی سووریا حکوومەتێکی لاوازە پارچە پارچەیە لەلایەک دەیەوێ ئیتر هەستی تورکیا بریندار نەکات گوێ لە تورکیا بگرێ چونکە لە بەرامبەر ئیسرائیل و لە بەرامبەر هێزەکانی دیکە لە ئایندەدا ڕنگ بێ پێویستی بە تورکیا بێ لە هەمان کاتدا لە دەستی تورکیادا بە تەنیا ئەو حکوومەتە نییە کە ئێستا لە دیمەشقەیە بەڵکو هێزەکانی سوپای نیشتیمانی سووریا هەن کە ئەمانە بەشی زۆریان تورکمەنن و ئەمانە هەتاوەکو ئێستا لەلایەن جۆلانیەوە داخلی ناو پرۆسەی سیاسی نەکراون پۆستیان پێ نەدراوە و نایهەوێ ئیتر حکوومەتی ئەلشەرع نایهەوێ تورکیا بە تەواوەتی لە خۆی دوور بکاتەوە لەمە ئەترسێ لە ئایندەدا ئەم هێزانەوەیان کارتی دیکەی لە بەرامبەردا بەکار بهێنرێ لە هەمان کاتدا هێزە نێودەوڵەتیەکانیش لایەنگری ئەوە نین بێگومان شەڕێکی دوور و درێژ لە ئایندەدا ڕوو بدا بەڵام ناشیان هەوێ بەهێز ویانیش تورکیا بە تەواوەتی لە خۆیانەوە لە ناتەوە دوور بکەن هەتاوەکو ئێستا کێشەکانیان لەگەڵ رووسیا چارەسەر نەبووە و هەمومان دەبینین استراتیژی دوور و درێژی ترامپ چینایە چینە پاسیفیکە لە بۆ هەندێک ڕنگ بێتیسا پێویستیان بە تورکیا بێ و لە هەمان کاتدا ئەوان کە ئێرانیان لە سووریا دەرخست بەڵام ئێران هەتاوەکو ئێستاش لەسەر پێیانە لە هەر حاڵەتێکدا ئەگەر تورکیا و ئێران لە ئایندەدا ئیتیفاقی بکەن ئەوە ئەتوانن ئەو گەمەی کە وڵاتە خۆر ئاواییەکان دەکەن تێکی بدەن بە احتیمالی زۆر حساب لە بۆ ئەم خاڵانە دەکەن بۆیە دەیانەوێت بە شێوەیەکی دیکە وەکو ئەوەی ئێوە لە هەواڵەکاندان باستان کرد یعنی لەگەڵ بەکارهێنانی کارتی ئابووری زەختی ئابووری لە هەمان کاتدا کارتی دیپلۆماسیش بەکاربێت. بەڵێ هەر سەبارەت بەوەی کە گوتت کارتی دیپلۆماسی بەکاربێنرێت ئێستا باس لەوە دەکرێت دۆکەوەی کە هەندێک لە پێگەکانی هەواڵ دەوانە ئەلمۆنیتر بڵاوی کردوتەوە دەڵێ دیداری مەزلوم عەبدی و مەسعود بارزانی بۆ ئەوەیە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵی نێوەندگیر بگەرێت بۆ لە نزیکردنەوە بۆ ئەوەی دانوستان و گفتوگۆ هەبێ لە نێوان هەسەدە و لە نێوان تورکیادا تا چەند ئەمە بەدی دێت پاش کۆبوونەوەکەش باس لەوە کراوە کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی ئیجابی باش بووە و کار ڕنگدانەوەی دەبێتانی ئەوە ئامانجانی کە کۆبوونەوەکە بۆی سازکراوە دەیپێکێت بۆ چوین تۆ چییە ئایا دەکرێت ینی لێک نزیک بوونەوە و گفتوگۆ لە نێوان هەسەدە و تورکیادا ڕوو بدات بۆی هیچ نەبێ و هێرشانە ڕابگیرێت؟ خۆی لە خۆیدا تورکیا سەرەتا لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد پیلانی ئەی تورکیا هەبوو پیلانی ئەی تورکیا ئەوە بوو هێزەکانی سووریای دیموکراتیک هەتاوەکو قامیشلی پاشەکشیان پێ بگرێت یعنی کوبارێژ بگرێت بەڵام ئەمە بەدی نەهات بینیمان لە ئەو بەری ئاوی فراتەوە بەرگریەکی زۆر تون دەکرێت هێزەکانی سووریای دیموکراتی تەکنۆلۆژیای نوێ بە تایبەتیش چەکی پێشکەوتی وەکو درۆن بەکاردێنن و هەتاوەکو ئێستا چەکدارانی سەر بە تورکیا نەیانتوانیوە هیچ ئەنجامێک لە واقعیەتدا بەدەست بێنن لە هەمان کاتدا حکوومەتی ئەلشەرع بە بنەماگرتنی هەستیاریەکانی خۆر ئاوان نایهەوێ ڕاستەوخۆ ببێتە بەشێک لەو پیلانەی تورکیادا ئیتر لە بۆ هەندێک پیلانی ئەی تورکیا جێبەجێ نەکرا پیلانی بیانێ پیلانی بی بە بۆ چوونی من دوو پارچەیە بەشێکی پەیوەندی بە ئیمرالیەوە هەیە لە ڕێگای ئیمرالیەوە شارێک بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک ساز بکرێ بۆ ئەوەی هەستیاریەکانی تورکیا لەبەرچاو بگرن و پیلانێکی دیکەشی بارزانیا پارتی دیموکراتی کوردستانە من پارتی دیموکراتی کوردستان بە بەشێک لەو ئەجندای تورکیا دەناسم زۆر زار هەندێک کەس وەکو نێوبژیکار باسی دەکەن بەڕای من نێوبژیکار نییە
پارتی دیموکراتی کوردستان ولا ڕێگای پارتی دیموکراتی کوردستان ئەنا کەسە تەزمیناتی دەوڵەتی تورکیایە، یعنی چۆن لە عراقدا پارتی دیموکراتی کوردستان خۆی تەزمیناتی دەوڵەتی تورکیایە، لە سووریاشدا لە ڕێگای پارتی دیموکراتی کوردستان ئەنا کەسە دەیان هەوێ یعنی وەکو تەزمیناتێک تەماشای دەکەن ئەگەر بێت و ئەنا کەسە و پێیەنە ڕێک بکەون ئەمە ڕنگ بێ تورکیا تا ڕادەیەک ئارام بێ لە ڕێگای سیاسیەوە بی هەوێ کاریگەری خۆی هەبێ لەسەر ڕۆژ ئاوادا. هەموو مەبەستەکە لێرەدایە بێگومان و لەو بارەیەوە هێزە خۆر ئاواییەکانیش لەگەڵ ئەمەدا، چونکە هێزە خۆر ئاواییەکان نەیان هەوێ بە تەنیا هێزێک هەبێ، یعنی تەماشای تەبیعەتی ئەمریکا بکە لە بەرامبەر هێزێکی وەکو ئیسرائیل کە متفقی خۆیتی لە هەمان کاتدا وڵاتێکی وەکو مسر لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سەربازیەوە بەخێو دەکات، گەورەی دەکات، ڕێگای دەدا گەورە بێ، چونکە بەردەوام پێویستیان بە باڵانسی هێزە، ئەوان هێرکەکانی خۆیان ناخەنە یەک سەبەت. بەڵێ کاکیوە ئەم دیدار و گفتوگویانەی ئێستا هەم لە نێوان هەسەدە و وڵاتانی ئەمریکا و ئەوروپا بەڕێوە دەچێت، هەم دیدارەکانی کوردی یعنی هەر ئەو دیدارانەی کە لایەنە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان ئەنجامێدا، ئەو دیدارەی ئەمڕۆ لە هەولێر بەڕێوە چوە لە نێوان مەسعود بارزانی و مەزلوم عەبدی، بۆ کورد سوودەکانی چی دەبێت؟ ئایا یەکڕیزی کورد دەتوانێت ئەو پێگەی کە ئێستا کورد لە ڕۆژاوای کوردستان هەیەی وەکو خۆی بێڵێتەوە بێستری بکات، بە تایبەتی بەرامبەر دەوڵەتێکی وەکو تورکیا کە بەردەوام فشار دەکات لە ڕۆژاوی کوردستان؟ بەڵێ بێگومان، یعنی تورکیا بەردەوام بانگەشەی ئەوە دەکات کە پارتی یەکێتی دیموکراتی، هێزەکانی سووریای دیموکراتی ئەوانە نوێنەرایەتی خەڵکی کورد ناکەن. وڵاتانی خۆر ئاوا لە بەرامبەر ئەوەدا تەکتیکێک پێش دەخەن بەهێنانەوەی ئەنە کەسە بۆ ناو پرۆسەی سیاسی، ئەڵێن تەماشاکە ئەنە کەسە متفقی ئێوەیە، ئەوەش هاتۆتە ناو پرۆسەکە، کەواتە ئەمانە هەر هەمویان بەیەکەوە نوێنەرایەتی گەلی کورد و پێک هاتەکانی باکووری سووریا دەکەن. لێرەدا مەبەستەکە بە تەنیا ئەوەیە، ئەگەرنا من لە ڕووی تیۆریەوە لە ڕووی زانستیەوە باوەڕم بەوە نییە شتێک هەبێ بە ناوی یەکێتی نەتەوەیی کورد، کوردەکان گروپی جیاوازن، چینی جیاوازن، بەرژەوەندی جیاوازیان هەیەوە دابەش بوونە بەسەر میحوەرەکاندا، بەڵام ئەما لە ڕووی تەکتیکی سیاسیەوە واتایەکی زۆر گرنگی هەیە کە ئەتوانی ئەو بیانوەی کە لە دەست تورکیادایە بەشێکی لێبستین. بەڵێ کاکیوە ئەگەرەکان یاخود سیناریۆکانی داهاتووی ڕۆژاوای کوردستان لە سووریادا چییە؟ ینی لە چوارچێوەی حکوومەتێکی یەکگرتو یەخاکی سووریادا دەمێنێتەوە، یاخود دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان فیدراڵی، نیمچە فیدراڵی، ینی چۆن دەبێت بۆ چوونی بەڕێستان؟ کام سیناریۆیانە زۆر ئەگەریان بەهێزە بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان لە داهاتووی سووریادا هەبێت بێتە دی؟ ئەو پێک هاتێ ئێستاکە لە دیمەشق حکوومەتی کاتی پێکهیناوە، ئەو پێک هاتەیە لە ڕووی چەمکەوە، لە ڕووی تێگەشتنەوە، لە ڕووی کولتوری سیاسیەوە دوورە لە پرەنسیپەکانی لامەرکەزیەت و ئۆتۆنۆمی و فدرالی و حتا دیموکراتیشەوە. ئەوان بە ئاشکرا و تویانە فدرالیەت لە بۆ سووریا نابێ، بەڵام ئێستاکە تەماشا دەکەین لە سووریا واقعیەتێکی جیاواز هەیە. عەلەویەکان هەنا ڕوبەڕووی کۆمەڵکوژی بوونەتەوە ویانش دەبنەوە و لە هەمان کاتدا دورزیەکان هەنەکە لەسەر سنووری ئیسرائیلن و هێزی چەکداری خۆشیان هەیە و ئەوان ئاڵێن بە هیچ شێوەیەک ئێمە چەکەکانمان دانانین هەتا وەکو گەڕانتیەکی یاسایی بەدەست نەخین، یعنی بە تەنیا کوردەکان نین. و لە بۆ ئەو وڵاتە خۆر ئاواییانش بێگومان ئەوان ئەزمونیان هەیە چەندین ساڵە هەر کاتێک لە هەر شوێنێکدا گروپێکی جیهادی ویانیش ئیخوان مسلمین دەبێ هەر جۆرە جیهادێک دەبێ کاتونەتە سەر دەسەڵات، لە کۆتاییدا کاتێک قاچەکانی خۆیان لەسەر یعنی کاتێک خۆیان لەسەر کورسیەکەدا قایم کردووە، ئیتر ئەمانە بە شێوەیەکی دیکە ڕەفتاریان کردووە و ئەو بەڵێنانێک کە پێشتر داویانە جێبەجێیان نەکردوونە، بوونەتە هەڕەشە بۆ سەر کەمینەکان، بوونەتە هەڕەشە بۆ سەر بەرژەوەندی و وڵاتانی ڕۆژ ئاوازدا. بۆیە ئیتر پێم وابێ ئەمجارە مەسەلەکە بەو شێوەیە، بەڵام لە بۆ مەسەلەی فدرالی، لە بۆ مەسەلەی ئۆتۆنۆمی بێگومان حساسیەتی حکوومەتی شام نابێ لە بەرچاو نەگیری حساسیەتی تورکیاش کە وڵاتێکی ئەندامی ناتۆیە لە ڕووی فیزیکیەوە زۆر نزیکی
سووریایە و کاریگەریەکی زۆری لەسەر ئەو پێک هاتانەیەک هەیە کە ئێستاکە لەسەر دەسەڵاتدارن بۆیە لە بینی هەردوو فۆڕمدا یعنی فۆرمی مرکزیەت و فۆرمی لامەرکزیەتدا پێم وایە لە کۆتاییدا شتێک دەدۆزنەوە کە ئێستا ناتوانین ناوی لێ بدەین. بەڵێ کاکیوە حکوومەتی شەرع ئێستا بەردەوام دەڵێ ئێمە پارێزگاری لە پێکهاتەکان لە ئاینە جیاوازەکان دەکەین ڕووی پێکهاتەی حکوومەتەکەیەوە کە ڕاگوزەریشە بەڵام دەڵێت 4 ساڵی دیکە هەڵبژاردن و 3 ساڵی دیکە نووسینەوەی دەستور و هەمواری دەستور و ئەوانە نابین دێت بەشداری پێکهاتەکانی تێدا بێت لەلایەکەوە ئەمە نیگەرانی پێکهاتەکانی بەدیە ناوەکو تۆش ئاماژە پێکرد هێرش بۆ سەر پێکهاتەکان و کەمەنەتەوەی جیاوازەکانی دیکە لە سووریا هەیە ئەمانە کاریگەری نابێت لەسەر حکوومەتەکەی شەرع بۆ داهاتوش لە سووریادا و تێبینی و سەرنجی وڵاتانی ڕۆژئاوا و ئەو وڵاتانەی ئێستا بە مەیدانی ڕۆڵ دەگێڕن لە سووریادا کاریگەری نابێت کە ئەم حکوومەتە بە حکوومەتێکی گەشتگیری سووریا نەزانن بێگومان کاریگەری دەبێ هەر لە بۆ هەندێشە ئیتر بە تایبەتی فەڕەنسا و یعنی هەردوو وەزیرانی دەرەوەی فەڕەنسا و ئەڵمانیا کاتێک هاتنە دیمەشق دوو حوت و بەر لە ئێستا لەوێدا ئیتر باسییان لەوە کرد کە ئەوان بەمەرد هەندێک سزاکانیان لەسەر سووریا هەڵدەگرن و ئەمریکاش بە هەمان شێوە بۆ ماوەی 6 مانگ بەشێک لە سزاکانی لەسەر سووریا هەڵگرتوونە ئەمانە کۆمەڵێک مەرجن یعنی دەیان هەوێت تاقیب بکەنەوە لە ئایندەدا کە ئایا حکوومەتی ئەلشەرع ئەتوانێت ئەو داخوازی ئەوانە پێک بینی پێک ناینی لە هەمان کادا وڵاتانی کەندا و مەرجی تایبەت بە خۆیان هەیە بە لەسەروی هەمووشیاندا سعودیە و ئیمارات کە مەترسێکی زۆریان لە ئیخوان المسلمین هەیە ئیتر ئەمانە بێتمان مەرجی خۆیان هەیە و پێم وایە بە پێی کات کارتێک ڕائەکێشن و کارتێک فڕێ ئەدەن ئیتر بەو شێوەیە مامەڵە دەکەن بەڵام یعنی هەتاوەکو ئێستا ئەوەی تەماشا بکەن کاری حکوومەتی ئێستای دیمەشق زۆر زەحمەتە ئەوانە کۆمەڵێک فراکسیۆنی جیاوازن و ئەمانە هەتاوەکو ئێستاش ڕۆژانە ئیتر بانگەشەی ئەوە دەکەن گوایە ئەگەر تەلەفۆنێکیان بۆ بێ ئامادەن سبەی بستنە تەل ئەڤیڤ لە هەمان کاتدا لە بەرامبەر پێک هاتەکاندا لە بەرامبەر ژناندا تەماشا دەکەین هیچ شتێک نابێن یعنی 23 کورسی هەنا لەسەر هەر 23 کورسیەکەدا 23 پیاوی ڕێژدار و ڕێژ درێژ دانیشتوونە ئێمە مەسیحیەک نابینین تورکمەنێک نابینین عەلەویەک نابینین کوردێک نابینین ئێزیدیەک نابینین یعنی ئەمانە هەمویان بەڕاستی نیشانمان ئەدەن کە لە ئایندەدا ئەو نیگەرانیانە بەردەوام دەبن. بەڕێز هیوا خۆشنا و شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەلجیکاوە لەگەڵم بووی سپاس بۆ بەڕێزت. سپاس بۆ ئێوەش کاتێک خۆش.